حکوومەتی عێراق دەستی بە دابەشکردنی پارەی گەنمی ئەم ساڵی جوتیاران کرد و لەو چوارچێوەیەشدا وەک قۆناغی یەکەمی پێدانی ئەو پارەیە بڕی 8 ملیار و 85 ملیۆن دیناری ڕەوانەی هەرێمی کوردستان کرد. لەو بارەیەوە هێمن سەید موراد بەڕێوەبەری سایلۆی هەولێر ڕایگەیاند لە شایستە داراییەکانی جوتیاران بۆ ساڵی 2020 بڕی 8 ملیار و 85 ملیۆن دینار گەیشتۆتە هەرێمی کوردستان. ڕاشی گەیان لە هەفتەی داهاتوودا دەست بە دابەشکردنی ئەو بڕەپارەیە بەسەر جوتیاراندا دەکرێت. ڕەوانەکردنی ئەو بڕەپارەیە بۆ هەرێم لە کاتێکدایە کە پێشتریش لە مانگی ڕابردوودا نەوزاد ئەدهەم بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم ڕایگەیاند بوو کە حکوومەتی عێراق وەک قۆناغی یەکەمی پارەی جوتیاران بڕی 8 ملیار دینار بۆ هەرێم ڕەوانە دەکات و لەو پارەیەش 2 ملیار دیناری بۆ پارێزگای هەولێر و 3 ملیار دیناریشی بۆ پارێزگای سلێمانی و 3 ملیار دینارەکی تریشی بۆ پارێزگای دووهۆک دەبێت. ئەوەشی دووپات کردبووە کە پرۆسەی وەرگرتنی گەنم لەلایەن سایلۆکانەوە وەستاوە و بۆ ئەم ساڵ حکوومەتی عێراق 390 هەزار تۆن گەنمی جوتیارانی هەرێمی وەرگرتووە و بە چەند قۆناغێکیش پارەی گەنمەکە دەنێرێت و لە کاتی گەیشتنی دەست بە دابەشکردنی دەکرێت. ڕەوانەکردنی پارەی گەنمی جوتیارانیش بۆ هەرێم هاوکاتە لەگەڵ دڵنیایی پێدانی وەزارەتی کشتوکاڵی عێراق بەوەی ئەم ساڵ تەواوی پارەی گەنمی جوتیاران خەرج دەکرێت و بۆ ئەمە بەستەش دڵنیایی تەواویان لە سەرۆکایەتی حکوومەت و وەزارەتی دارایی وەرگرتووە. لەو بارەیەشەوە محەممەد کەریم خەفاجی وەزیری کشتوکاڵی عێراق ڕایگەیاند کە دەستیان بە پێدانی پارەی بەرهەمی گەنم و جۆی ئەم ساڵی وەرگیراو لە جوتیاران کردووە و ڕەزامەندیش لەسەر خەرجکردنی 600 ملیار دینار بۆ پرۆسەکە دراوە. وتیشی لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیرانی عێراق ئامادەی کۆبوونەوەیکی هاوبەشی نێوان وەزارەتی دارایی و وەزارەتی بازرگانی و کشتوکاڵ و ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بووە و لە ئەنجامی ئەو کۆبوونەوەیشدا ڕەزامەندی لەسەر تەرخانکردنی بڕی 600 ملیار دینار بۆ پێدانی شایستەی دارایی بەرهەمی گەنم و جۆی ئەم ساڵی جوتیاران دراوە. ئاشکراشی کرد کە لەو بڕەپارەیە 70 ملیار دیناری بۆ وەزارەتی کشتوکاڵ تەرخان کراوە بۆ ئەوەی شایستەی دارایی بەرهەمهێنەرانی بنەتۆوی پێ بدات و ئەوەشی دەمێنێتەوە پێش کۆتایی ئەم ساڵ شایستەی دارایی جوتیارانی پێخەرج دەکرێت. جێی ئاماژەیە هەفتەی ڕابردووش لە میانەی سەردانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ پارێزگای سلێمانی و لە بەردەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ژمارەیەک جوتیار داواکاری و کێشەکانیان گەیاندە سەرۆکوەزیران و ئەویش بەڵێنی ئەوەی پێدان لە ماوەی هەفتەیەکدا بە دوواداچوون بۆ کێشەی شایستە داراییەکانیان بکات و کێشەکەیان بۆ چارەسەر بکات.